وەک دەستەی مامۆسایانی ناڕازی لە گەرمیان تاکید دەکەینەوە تا بەدیهێنانی مافەکانمان لە بایکۆتگی دەوام و چالاکیەکانمان بەردەوام دەبین و سوور دەبین لەسەر ئەم خاڵانە. پێویستە حکوومەتی هەرێم خۆی یەکلایی بکاتەوە لە دابینکردنی مافە سەرەتایەکانمان و چیتر دەستی پێکردمان جێگای قبولکردن نییە. خواستەڕەوەکانی مامۆسایان بۆ حکوومەت و حیزبەکان ئەوە ڕوون دەکاتەوە کە هەڵبژاردنەکانی داهاتوو وێزگەیەک دەبێ بۆ شکستی یەکجاریان. هەنگاوی داهاتوومان بەرەو بەغداد دەبێت و بۆ بەدیهێنانی سەرجەمی ماف و داخوازیەکانمان. بەدەم داواکاریەکانی ئێمەوە نایەن، ئێمەش ناچار ڕووبکەینە بەغداد، بۆیە هەوڵمان بۆی داوە، قسەمان کردووە لەگەڵ هەندێک مەسئولینی حکوومەتی عێراقدا لە زووترین کاتە لیژنەیەک پێکێنین لە هەموو شار و شارۆچکەکان و بە لیژنەیەکی گەورەوە ئەچین بۆ بەغدا و پێمان وایە هیچی تر هیچ دەرگایەک نەماوە، هیچ ئومێدێک نەماوە لە کوردستانە، بۆیە ناچارە بێن ڕۆکەینە حکوومەتی عێراقی. دەسڵات گوێ لە مامۆستا ناگرێت. ئێمە 3 ساڵە ئێمە خۆنیشاندان و بایکۆتمان کردووە، دەسات بەداخەوە گوێ ناگرێ نادەدەم داواکاریەکانی مامۆسانە. بۆ ئێمە بەردەوام بین هەتاوەکو کاتێک کە دەسات جواماندادەوە دڵنیایشی جاو ناداتەوە. ئەگەر وا بڕات لەوەیە پرۆسەی خوێندن لەم سنوورە پەکی بکەوێ. وەڵا لە ئەستۆی ئەم حکوومەتە گەندەڵەیە، لە ئەستۆی کێ ئەوانن بەرپرسن، ئەوانن ئەم وەزعیان خوڵقاند و مامۆستایان خستە ئەم ڕۆژەوە. وڵی بروە هەست ناکەم حکوومەتێکە بێتە پەیام بۆی هەبێ، حکوومەتی نییە، لەبەرەوە هیچ پەیامێکم بۆ حکوومەت نییە.